حەزەکەم باسی نعمەتی یەک تۆز موسیبەتتان بۆ بکەم نعمەتی موسیبەت طبعا ئێمە یەکێک لەو شتانەی کە لە ژیانمانە بە نیقمەت تێگەین موسیبەت والله جوانترین نعمەتی خوا موسیبەت جاری وە هەیە دەرگایەک داخراوە بە هەموو هێزی خۆت و عەقلی خۆت هەوڵ ئەدەی بۆت ناکرێت نایکات تەقەی لێ ئەدەم هەوڵ ئەدەم دەریاکەم بۆ ناکرێت وا هەستەکەم تووشی موسیبەتێکی زۆر گەورە بووم بەڵام کولی جەماڵ لە نەکردنەوەی ئەم دەرگایە ئەگەر دەریاکە بکرێتەوە لەوە چ تۆ فەوتی جاری وا هەیە کەسێک زۆر تاالبی ڕزقە ڕزقی سوارە ڕزقی کەمە زۆر هەوڵ ئەدا دەستی ناکرد زۆر ماندوو ئەوێ هەندێک جاری هەیە ئەسڕووی تێکە والله ئەم موسیبەتی نەبوونی ماڵە گەورەترین نعمەتی خوایە بەسەر ئینسانە جاری وا هەیە شتێکت لە دەست ئەدەی فعلا شتەکەت لە دەستدا بەڵام نعمەتێکی زۆر گەورەیە ئافرەتێک حاڵەتێکی دەرونی بۆ دروست بوو هاتبوو ئەی ماسە هەموو ڕۆژە 100,000 ئەستەغفر الله ئەکەم 100,000 سەڵەواتێم 100,000 لا ئیلاهە ئیلڵا ئەکەم وتی خۆزگەم بەخۆ ئیشەڵا چاک نابی هەروە ئابی بە هەر ئەو زیکرانە بکەی ڕۆڵە ئەوە تۆ لە نعمەتە لە نعمەتە تۆ هەتە سەورەکەەوە نقمەتە خوا هەڵی بژاردی کاتی دایتێ وی ئەو عەبدایەتیانە جێبەجێ زەمەنی بۆ ڕەخساندی